خاویانی خۆشەویست لەوانەی پێشتر هەندێک پرسیارمان هەر کرد لەسەر نزمبوونەوەی پلەی بەستن بۆ نمونە خەستیمان هەبوو بارستەی تواو و توێنەرمان هەبوو مۆڵە بارستەمان هەبوو بەهای نزمبوونەوەی پلەی بەستن یان پلەی بەستنی گیراوەمان دەدۆزیەوە. ئێستا پرسیاری تر هەڵ دەکەین پێچەوانەی ئەوان ئەو جارە ئەدی ئەگەر مامۆستا پلەی بەستنی گیراوەمان هەبوو یان نزمبوونەوەی پلەی بەستنمان هەبوو ئایا دەتوانین خەستی بدۆزینەوە؟ بەڵێ. ئێستا و پرسیارە بۆ نمونە هەیتمان پرسیاری کتابەتە دەرێت لە تاقیکردنەوەیەکی تاقیگەییدا بینجا پلەی بەستنی ئاوەگیراوی گلوکۆز سالب 0.325 پلەی سیلیزیە. ئایا خەستی مۆڵالی چەندە؟ یعنی لەو پرسیارە بەهای نزمبوونەوەی پلەی بەستنی دایتەما چی دەوێتن؟ خەستی مۆڵالیەکەی دەوێت. پرسیارەکانی دەرسەکانی پێشتر ئەمە خەستیمان هەبوو پلەی بەستنمان دەدۆزیەوە. ئەلێرە خەستیەکە نەزانراوە پلەی بەستنی چی دایتەمە؟ پلەی بەستنی گیراوە. کەواتە دەرێن پلەی بەستنی گیراوە یەکسانە سالب 0.325 پلەی سیلیزی. ئایا مۆڵالی چەندە؟ ئایا مۆڵالێتی چەندە؟ لۆ دۆزینەوەی مۆڵالێتی طبعاً ئەمە بە دوو ڕێگە مۆڵالێتی دەدۆزیتەوە دەتوانانی هەردوو یاسای لە پێشتر بنووسین. مۆڵالێتی دەکا مۆڵی تواوە لەسەر کیلۆگرامی توێنەر. ئێستا لەو پرسیارەی نە مۆڵی تواوەت هەیە نە بارستەی توێنەرت هەیە کەواتە دەبی یاسای خۆمان بەکاربین یاسای پۆلی 12 یاسای خۆمان چییە؟ دەتاتیف KF جاران مۆڵالی. مامۆستا لە پرسیارەکە دەتاتیفمان نییە KFمان لەبەرە سالب 1.86 کەواتە ئەوەی دەگۆڕی دەکەیت چ دەکەێت؟ دەتاتیف. وەکو لە پێشەوە گوتمان ئەوە یەکسانە بە دەتاتیف پێویست ناکە یاسای بنووسی لەبەر ئەوەی گلوکۆزت لەناو ئاو تواندیتەوە ها دەری ئاوە گیراوە کەواتە پلەی بەستنی گیراوە لەگە چ لەگە دەتاتیف یەکسانە چونکەمە دەرین دەتاتیف دەکات چ پلەی بەستنی گیراوە کەم ئاسایی یعنی ئەو ژمارە کەم سفر کەواتە کە دەتاتیفت هەیە یعنی پلەی بەستنی گیراوە پلەی بەستنی گیراوەتە یعنی دەتاتیف کەواتە لەمە و پاش دۆ پرسیارەکان تەمەشاکە کە توێنەر ئاوە دەتاتیف لەگەر پلەی بەستنی گیراوە چی لێ دێتن؟ یەکسان دەبیت کە دەتاتیفمان دیاری کرد دەیکەینە مۆڵالی ئادەرین دەتاتیف یەکسانە بە چ KF جاران چ جاران مۆڵالی. مۆڵالیمان نییە مۆڵالی دەکاتە چ مامۆستا مۆڵالی یەکسانە دەبیتە دابەش ئەوەی لەگەریتی دێتە ژێرەوە KF دەتاتیف دەچیتە سەرێ کەواتە دەرین یەکسانە سالب 0.325 دابەش سالب 1.86 دابەشی دەکەی خەسیەکە چەند دەردەچیتن دەکاتە 0.174 مۆڵالی کەواتە مامۆستا خەستیەکەمان دۆزیەوە 0.174 مۆڵالی بوو کەواتە ئەو پرسیارە پێچەوانەی پرسیارەکانی ترە پلەی بەستنەکەی دابوت و گۆڕیمان کردمانە دەتاتیف لێرە یەکسان دەردەچوو ئینجا گۆڕیمان کردمانە چ کردمانە خەستیەکەمان دۆزیەوە 0.174 مۆڵالی دەرچوو. شێوەی تر پرسیارمان هەیە و شێوەش گرنگە پرسیاری کتابەتە لە وزاریش دائیمەن پرسیاری لێ هایتەوە داوای چ دەکاتن؟ داوای KF دەکات. ئابزانەوە پرسیارەی گرنگە دەبینی یەک دوو جار لە ئیمتیحانی وزاری دووبارە بوویتەوە پرسیاری پێداچوونەوەی بەندەکەیە دەرێ بنزینی خاوێن بنزین یعنی C6H6 لە بەندینۆ دەیخینی ئیشەڵا لە ئاوێتە ئەندامیەکان لە پلەی گەرمی 5.35 پلەی سیلیزی دەیبەستێت یعنی بنزینمان هەبیتن ئەگەر مادەی تری لەگە نەبی تواوی تری لەگە نەبی پلەی بەستنی ئاسایی بنزین ئەوەندە 5.35 پلەی سیلیزیە دەرێ ئەگەر پلەی بەستنی گیراوەیەک 7.24 گرام C2CL4 H2 لە 115 گرام بنزین تواوی تێدا بێت دەکاتە چەند 3.55 پلەی سیلیزی یعنی ئەگەر من بێم ئەو مادە تواوە بیکەمە ناو بنزین پلەی بەستنی بنزینەکەی چرێ دەکات پلەی بەستنی نزم دەکاتەوە لە جیاتی 5.45 بۆ چەند 3.55 کەواتە پلەی بەستنەکەی ئەوەندە چرێ کرد نزمی کردەوە. مۆڵا لە جێگیری پلەی بەستنی بنزین چەندە؟ یعنی KFی بنزینی دەوێت ئاگادار بە نەچی بنووسی سالب 1.86 لەبەرەوەی هەر توێنەرە KFی تایبەتی خۆی هەیە ئەلێرە دەیبین چ بکەین KFی بنزینەکە بدۆزینەوە. طبعاً پرسیارەکی ئاسانە بەڵام پرسیارەکە یەقی تێکەڵە ئێستا ئەمە درا و داواکراو دەنووسین
ئاها وەکو ئاسانکاری دائیمەن کە دا و داواکرا و دەنووسی پرسیارەکە دۆڕوون دەبیتەوە پلەی بەستنەکان دەینە کنیەک بارستەکان دەبینە کنیەک یەکسەر پرسیارەکە مالۆ ڕوون دەبیتەوە ئێستا دەرێت پلەی بەستنی ئاسایی بنزین چەندە 5.45 پلەی سیلیزی پێش ئەوەی وانە بنووسم ئەو سیلیزیەش دەینووسم ئەو 3.55 پلەی سیلیزیە چییە؟ 3.55 پلەی سیلیزی مامۆستاوە پلەی بەستنی گیراوەیە پلەی بەستنی گیراوە چونکە من گوتمان دائیمەن توێنەرت هەیە پلەی بەستنی خۆی هەیە کە دەبیتە گیراوە پلەی بەستنەکەی چی لێ دەکات نزمی دەکاتەوە کەواتەوە گرنگەوە دوو سیلیزیەکەم لە کنە یەک نووسی مامۆستا 5.45 پلەی سیلیزیە کە ئەو مادەی تێ دەکەی C2CL4H2 دەبینی پلەی بەستنەکەی سیرێ کرد نزمی کردەوە بارستەی تواوە دایتەمە دەرێ 7.24 گرام لەو مادە ئەوە پێی دەرین چێ بارستەی تواوە مۆڵە بارستەکەی دایتەمە دەرێ 168 گرام لەسەر مۆڵ ئەوە مۆڵە بارستەی C2CL4H2 بارستەی بنزینەکەی دایتەمە دەرێ 115 گرام بنزین ئەوە بارستەی چییە؟ بارستەی توێنەر ئاگدار بە لێرە توێنەرەکەمان چیە توێنەرەکەمان بنزینە عادی چمان دەوێت داواکراوی پرسیارەکە چییە بزانە 5 بڕمان هەیە داواکراوی پرسیارەکە چییە دەرێ مۆڵا لە جێگیری پلەی بەستنی بنزین چەندە واتە چمان نییە لەو پرسیارەی KFمان نییە KFی بنزین چەندە KFی بنزینم لۆ بدۆزەوە ئەگەر بێم ئەو مادە بیکەمە ناو ئێرە وتمان پلەی بەستنەکەی ئەوەندە نزم دەکاتەوە بارستەی تواوەت هەیە بارستەی توێنەت هەیە مۆڵە بارستێت هەیە KFی دەوێت ئەرێ KF دەکاتە چ KF ئەگەر یاسایەکەی بنووسم مامۆستا دەتا TF یەکسانە KF جاران مۆڵالی هەر ئەو یاسایەمان هەیە KFی تێدا یاسای ترمان نییە کەواتە بێرە دەدۆزیتەوە KFمان نییە دەرێن کەواتە KF دەکاتە چ دەتا TF دابەش مۆڵالی کا دەتا TF نیتمان کا مۆڵالی نیتمان کەواتە نەسەرە نەژێرە هیچمان نییە ئەو دووە لۆ چییە ئەو دووە لۆیە بیگۆڕی بیکەیە دەتا TF ئەو دوو پلە سیلیزیە پلەی بەستنی گیراوە لەگەر پلەی بەستنی ئاسایی لۆ دەتا TFە کەواتە ئەو دەتا TFەی کە لێرەدا دیاری دەکەی لە یاسایەکەی دایدەنێک ئەدی مۆڵالیەکە ئەو سێ بڕە شەیتمانەوە لۆ چی ئەو سێ بڕە لۆ مۆڵالیە کەواتەوە مۆڵالیشە دیاری کرد کەواتە بەو دوو بڕە ئەمە دەتوانین بین دەتا TF دیاریکەین ئەو سێش دەکەینە مۆڵالی لە یاسایەکەی دادەین بزانە پرسیارەکە لۆت ئاسان بوو پرسیارەکە یەک قستێکەڵە پلەی بەستنی بنزین 5.45 ئەگەر بێم 7.24 گرام لەو مادە بکەمە ناو 115 گرام چی لێ دێت طبعا پلەی بەستنەکەی نزم دەبیتەوە ئەوە پێدرین چ پلەی بەستنی گیراوە ئایا مۆڵا لە جێگیری پلەی بەستنی بنزین چەندە بابێم دەتا TFەکە دیاریکەم مامۆستا دەتا TF یەکسانە پلەی بەستنی گیراوە کەم پلەی بەستنی ئاسایی توێنەری خاوێن پلەی بەستنی گیراوەکە چەندە 3.55 پلەی بەستنی ئاسایی 5.45 کەواتە دەتا TF کەمی دەکەیەوە دەکاتە چەند سالب 1.9 پلەی سیلیزی بزانەوە دەتا TF دۆزیەوە کەواتەوە سەرێمان دیاری کرد دائیمەنیش دەتا TF ئاگادار بە KF دائیمەن بە سالب دەردەچێت یعنی ئەوەش تێبینێکی باشە لەوەی بیزانی کە دەرێ KF بدۆزەوە بە هەڵبژاردن لۆ تاتیتەوە دوو موزەبەکەی فڕێدا سالبەکان دەمینێتن ئەوانە لۆ دەبیتە وەڵامە ڕاستەکە دەتا TF لەگەر KF دائیمەن بە چ دەردەچن بە سالب مۆڵالیەکەی دەدۆزینەوە دەتوانی بێ دابەش شوێی بکەی بیکەیە مۆڵ دوای دابەشی بارستەی توێنەری بکەی طبعا ئەوەی دەگۆڕی دەکەیە کیلۆگرام بیکەیە مۆڵالی یان بە یەک هەنگاو یەکسەر مامۆستا مۆڵالی ڕێگە خێرایەکە دەکا بارستە گرامی تواوە لەسەر کیلۆگرامی توێنەر جاران بارستەی مۆڵی بارستەی تواوە چەندە 7.24 ئەها بارستەی تواوەی دایتەمە 7.24
بارستەی توێنەر چەندە مامۆستا 115 گرام دەبی بیکەینە کیلۆگرام دابەش 1000 دەکاتە ئۆ.115 کیلۆگرام ئەوجە لە یاسایەکەی دادەنێم ئۆ.115 کیلۆگرام مۆڵە بارستەکەی دایتەمە مۆڵە بارستەکە 168 کەواتە مۆڵالێتی دەکات چەند ئۆ.374 مۆڵالی یان ئۆ.374 کیلۆگرام لەسەر مۆڵ لەسەر کیلۆگرام کەواتەوە خەسیەکەمان دۆزیەوە ئێستا دەتاتی یەفم دۆزیەوە خەسیەکەم دۆزیەوە لەو یاسای دادەنێن دەیگۆڕین دەیکەینە چ دەیکەینە KF کەواتە دەرێم KF یەکسانە دەتاتی یەفەکە مامۆستا سالب 1.9 خەسیەکە ئۆ.374 کەواتە KF دەکاتە سالب 5.08 یەکەکەشی چ سیلیزی لەسەر مۆڵاری ئەوە KF چمان دۆزیەوە KF بنزینمان دۆزیەوە کەواتە ئەو شێوە پرسیارش ئاگادار بە گرنگە لە پێداچوونەوەی کەرتەکەشەیە داوای چ دەکاتن داوای KF دەکاتن طبعا دراوەکانمان نووسی دوو پلەی سیلیزیمان هەبوو لۆ دەتاتی یەفە بارستەی تواوە توێنەرمان هەبوو هەروەها لەگا بارستەی مۆری لۆ چیە لۆ مۆڵالیە سەرەتا دەتاتی یەف دوای مۆڵالیمان دیاری کرد لەو یاسایەماندانا مامۆستا KF دەکات دەتاتی یەف لەسەر چێ لەسەر مۆڵاری KF-ەکەمان دۆزیەوە مامۆستا سالب 5.08 کەواتە هەموو جارێ ئاگادار بە KF وەکو گوتمان بە سالب دەردەچێت کە موزەبی دایتە تو 5.08 موزەبەکان دەبی لای دەی پرسیارەکی ترمان هەیە ئەو پرسیارەش پرسیاری کتابتە گرنگە لە ئیمتیحانی وزاری هاتیتەوە پرسیاری پێداچوونەوەی بەندەکەیە دەرێت چەند گرام مادەی دژەبەستن یعنی C2H4OH/2 ئەنتیفرێز پێویستە بکرێتە ناو 500 گرام ئاو لۆی لە سالب 20 نەیبەستێت یعنی ئەنتیفرێز ئەو مادەیە بە تایبەتی زستانان لە شوێنە ساردەکان بەکاری دەکرێتە ناو ڕادەتەی سیارەی لۆی پلەی بەستنەکەی چی لێ بێت پلەی بەستنەکەی نزم کاتەوە ئەوجە دەرێ لۆی هەتا سالب 20 نەیبەستیتن ئەگەر مۆڵە بارستەی ئەنتیفرێزەکەی دایتەمە یان دژە بەستنەکەی دایتەمە 62 گرام لەسەر مۆڵە بارستەی چی دەوێت بارستەی تواوەی دەوێت ئەوەش پرسیارەکی گرنگە بە ئەوەت پێ برین لە ئیمتیحانی وزاری هاتیتەوە بارستەی ئاو توێنەر بارستەی ئاو توێنەر دەکاتە 500 گرام ئەجاری زۆر دەی بیگۆڕبی کە کیلۆگرام پلەی بەستن گیراوەی دایتەمە پلەی بەستنی گیراوە دەرێت چەندە سالب 20 پلەی سیلیزیە مۆڵە بارستەی دایتەمە مۆڵە بارستەی ئەو ئاوێتەی C2H4OH/2 دەرێت چەندە 62 گرام لەسەر مۆڵ داواکراوی پرسیارەکە چیە دەرێ بارستەی ئەو مادە بدۆزەوە C2H4OH/2 بارستەی ئەو مادەمان نییە یعنی بارستەی تواوەمان نییە چ بکەین سەرەتا لۆ دۆزینەوەی بارستەی تواوە طبعا فکرەی پرسیارەکە ئەوەیە ئەتو چ بدۆزیەوە خەستەکەی بدۆزیەوە مامۆستا سەرەتا دێین ئەوەی دەگۆڕین دەیکەینە دەتاتی یەف سەرەتا دەیگۆڕین دەیکەینە دەتاتی یەف سەرەتا دێین ئەو پلەی بەستنایەتمان دەگۆڕین دەیکەینە چ دەیکەینە دەتاتی یەف گوتمان لەبەرەوەی لە ناو ئاوە یەکسانە لەگەڵ دەتاتی یەف کە گۆڕیمان کردمانە دەتاتی یەفەکەی دەگۆڕین دەیکەینە چ دەیکەینە مۆڵالی یعنی فکرەی پرسیارەکە گرنگەکە چیە ئەتۆ بێ خەستەی دیاری بکەیت دەیگۆڕین دەیکەینە مۆڵالی کە کردمانە مۆڵالی ئەوجە دوای دێین دەیگۆڕین دەیکەینە چ دەیکەینە بارستەی تواوە دەیکەینە بارستەی C2H4OH/2 کەواتە مامۆستا دەتاتی یەف یەکسانە KF جاران مۆڵالی دەتاتی یەف یەکسانە KF جاران مۆڵالی مۆڵالیەکەی دیاری دەکەین ئەوە لەگەرەوەی یەکسانە ئاگادار بە ئەو دووە یەکسانن پێویست ناکە یاساکەی بنووسم مامۆستا دەتاتی یەف دەکات پلەی بەستنی گیراوە کەم پلەی بەستنی ئاو سالب 20 کەم سفر دەکات سالب 20
دەرێن کەواتە مۆڵالی یەکسانە دە تاتی f دابەش کەی f و یەکسانە سالب 20 دابەش کەی f ئاو چەندە 1.86 طبعا ئەو سالبە لەگەڵ ئەو سالبەی دەڕواتن خەسیەکەی چەند دەردەینی 20 دابەش 1.86 دەکەی دەکاتە 10.75 مۆڵالی کەواتە خەسیەکەمان دۆزیەوە 10.75 مۆڵ کە خەسیەکەمان دۆزیەوە دەتوانی بێ خەسیەکەی بگۆڕی بیکەیە مۆڵ دوای بیکەیە بارستە یان دەتوانی بە یەک هەنگاو یەکسەر خەسیەکە بیکەیە چ بیکەیە بارستە ئامزانە یاسای خێرایەکە مامۆستا مۆڵالی دەکاتە بارستە گرام تواوە لەسەر کیلۆگرام توێنەر جاران بارستەی مۆڵی بزانە ئێستا ئەوەم نییە بارستەی تواوە دەکات سێت طبعا دوورا و دوونێوای لەگە دەکەیەوە ژێرەکەی یەکەوە جاران دەکەی کەواتە دەرێن بارستە گرامی تواوە یەکسانە مۆڵالی جاران کیلۆگرامی توێنەر جاران بارستەی مۆڵی جاران بارستەی مۆڵی مۆڵالیەکە دیاریت کرد ئەوەتە لەوەیە 10.75 بارستەی توێنەر ئەوە دایتێمە لە پرسیارەکە چەندە 500 گرام گۆتمان ئەوە ئاگدار بە هەموو جاری لە جێەوە بیگۆڕە بیکە کیلۆگرام دەکاتە 0.5 کیلۆگرام جاران 0.5 بارستەی مۆڵی لە پرسیارەکە بە حازری دایتێمە 62 جاران 62 ئەو ژمارەنە جاران بکە بە حاسیبەکەت تقریبا 333 گرام دەردەچی لە چێ لەو مادەی C2H4OH by 2 کەواتەمە ئەگەر بێن 333 گرام لەو مادەیە بیکەینە ناو 500 گرام ئاو پلەی بەستنی ئاوەکە دەبیتە چەند سالب 20 پلەی سیلیزی ئەوە بە نسبەت ئەو پرسیارەش لەسەر چێ لەسەر بەهای نزمبوونەوەی پلەی بەستن ئەمە پرسیاری ترتان لۆ حەڵ ناکەین لە پشتەوە شەندێک پرسیارمان واجب داهەیە ئەو پرسیارانە لۆ خۆت بیکە وەکو واجب ئیشاءالله دەرسی دابێ دەچینە سەر بەرزبوونەوەی پلەی کۆڵان یعنی سێم ڕەوش لە ڕەوشتە کۆکاریەکان بەرزبوونەوەی پلەی کۆڵانە بە هیوای سوود وەرگرت.